کۆنگرەی هەشتەمی پێدا لە برۆکسلی پایتەختی وڵاتی بەلجیکا بەڕێوەچوو تێیدا چەندین بەرپرسی سیاسی ئەوروپیش پەیامی گرنگیان تێدا پێشکەش کرد. هەرێک لە ئەندامی پەرلەمانی سکۆتلەندا و بەرپرسی پەیوەندیە نێودەوڵەتەکانی پارتی سەوز ژنە پارێزەری بەناوبانگی بەریتانی مارگرێت ئون لەگەڵ سەرۆکی پێشووی پارتی چەپی سویدی پەیامی گرنگیان لە کۆنگرەی پێدەدا پێشکەش کرد. ئەندامی پەرلەمانی سکۆتلەندا و بەرپرسی پەیوەندی نێودەوڵەتیەکانی پارتی سەوزی ئەو وڵاتە ڕۆز گریر لە ئەوتارێکیدا بۆ کۆنگرەی پەیەدە ڕایگەاند. خەباتی ئێوە لە پێناو دیموکراسیدا خەباتی ئێمەیە و ئەردۆگان ناتوانێت شەڕەکەی بە دژی گەلی کورد بباتەوە. لە ڕۆژئاوا ئەو پرەنسیپانە دەبینم کە بزوتنەوەی سەوز لەسەریان هەڵنراوە. ئێوە باوەڕتان بە دێمۆکراسی ڕیشەیی و لە خوارەوە عەدالەتی کۆمەڵایەتی و بەڕێوەبردننی خاکەکەتان هەیە. لە هەلومەرجی هەرە دژواردا ئێوە نەک تەنێ بوون بە وێنەیەک بۆ سووریا و بەشەکانی دیکەی کوردستان بەڵکو بوون بە نمونەیەک بۆ هەموو جیهان کە بەڕچەی ئێوەدا بچێ. لە ئەوروپا دەبێ یەکجار زۆر لە ئێوە فێربین لە مەڕیەکسانی جێندەری لە هەموو بوارێکی کۆمەڵدا. دەبێت لە تێگەشتنی ئێوە فێربین کە شەڕ لە پێناو عەدالەتی هاویردۆری و عەدالەتی کۆمەڵایەتی یەک خەبات و یەک شەڕە. لە سکاتلەند ئێمە نەریتێکمان هەیە دەڵێ گەل سەروەرن و ئێوە لە ڕۆژاوا ئەوەتان وەڕاست گێڕاوە. لایخۆشیەوە پارێزەری بەناوبانگی بریتانی مارگرێت ئۆون لە پەیامەکەیدا بۆ کۆنگرەی پێدە ڕایگەاند. زۆر شت هەیە دەبێت لە ڕۆژاوا فێری بین لەسەر بنەمای هەموو ئەو مافانە دامەزراوە کە دەبێت لە کۆمەڵێکی کەسک و عادلدا هەبن. وەکیەکی ژن و پیا و باوەڕی بە سکولاریزم و کۆمونالیزم هەیە. کۆمونالیزم بریتە لە خۆڕێخستن لە خوارەوە بەر بەژوور. سکولاریزمیش بریتە لە دڵخوازەتی کە دەرفەتی بەشداری هەمووان لە ژیانی کۆمەڵایەتیدا دەڕەخسێنێ. ڕۆژاوا بووە بە ماڵ و حاڵی 2 ملیۆن مرۆڤی سەر بە هەموو دین و پێکاتەنەتەوەیەکان کە لە ناوخۆی سووریەدا لە جێو واری خۆیان هەڵکەندراون. وتیشی سرم سوردەمێنێ لە ئاست دەستەوەسان بوونمان لە بەرامبەر تورکیەدا. ئێمە بەر لە شەڕی دووەمی جیهانیش لە ئاست نازەکان نەرمونیان بووین و ئێستاش پشتیوانی لە دیکتاتۆرێکی سەرەڕۆی فاشست دەکەین. دیکتاتۆرێک کە هەموو کەس بە فرت و فێڵەکانی لەگەڵ داعش دەزانێ. دەبێ ئەو ڕژێمە لە ناتۆ دەربکرێ. سەرۆکی پێشووی پارتی چەپی سوێد لارش ئۆلیش لە بەشێکی پەیامەکەیدا ڕایگەاند لە سووریە دەبێ پشتیوانی لە هێڵی سێم بکەین کە ئاویش بە مانای شەڕی داعش و تێکشکاندنێتی. هەروەها لە دڵەوە پشتیوانی پێشوەچوونێک دەکەین کە لە هەرێمەکەدا لە پێناو سووریەیەکی فیدراڵی دیموکراتی پێشکەوتوو ئاشتیخواز هەنگاو بنێ. لە ڕووی جێندەرەوە یەکسانی دەبێت لە بەرامبەر ئەردۆگاندا ڕاوەستین کە هێرش دەکاتە سەر مۆدێلە. ئەوە ئێوەن هیوای هەبوونی پێشوەچوونێکی ئاشتیخوازانە و دیموکراتیکن لە هەرێمەکەدا. وتیشی ئێمە هەمومان لە یەکێتیدا بە یەکەوە بەهێزترین.